بێگومان وەرزشکردن یەکێکە لەو بابەتانەی کە پێویستە هەر تاکێک چ لە ئافرەت بە یاخود پیاو بێ و تەنانەت هەرزەکاران و نوجوانانیش پێویستە گرنگێکی باشی پێ بدەن هەم بۆیە لە ڕووی تەندروستیەوە پێکهاتەی لشیان بەهێز بێت وەروە بەرگری لش بقوت بکەن و بێتە ڕێگرێک لە بەردەم زۆرێک لە نەخۆشەکان و هەروەها بۆ ئەوەی کە هەم لە ڕووی لایەنی دەرونی شەوا بتواندرێت ئیسفادەیەکی و هەروە سوودێکی پێ بگەێنێت و لە ڕووی لایەنی دەرونی و خەم و دڵڕاوکێوە زۆرێک لە بابەتە دەرونیەکان وەلا بنرێت جا ئێمە لەم تەوەرەدا باس لە گرنگی وەرزشکردن دەکەین بە تایبەت بۆ خانمان کە خانمان کۆمەڵێک ئەرکیان هەیە لەوانەیە هەندێک خانم جگەل لەوەی کە ئەرکی ناوماڵ و بەخێوکردنی منداڵ و خزمەتکردنی خێزانەکەی لەسەرشان بێت ئەرکی دەرەوە وەروە کارکردن لە دەرەوەشی لەسەرشان بێت کە ئەمە بۆ خۆی کارەکە یاخود بڵین سترێسەکە و لانی دەرونیەکە وەروە ماندوو بوونی جەستەیەکەی چەند قازیا ئەکات بابزانین گرنگی وەرزشکردن لەم نێوەندا بۆ خانمان چییە وەروەها بۆچی پێویستە خانمان وەرزش بکەن لە کاتێکدا کە لەوانەیە کاتێکی زۆر کەمیشان بمێنێتەوە بۆ ئەوەی کە باغ بە وەرزشکردن بدەن یاخود وەرزشی تیا بکەن لەو کاتە ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری مەهاباد عەبدول ڕاهێنەری وەرزشی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر مامۆستا مەهاباد بزانین بۆچی پێویستە ئافرەتان گرنگی بە وەرزشکردن بدەن و وەرزش بکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەستان خۆش بێ طبعا هەموو تاکێک پێویستی بەوە هەیە گرنگی بە جەستەی خۆی بدا وەرزش بکات لەنێو ئەوانیشە ئافرەتان بەتایبەت لەبەر ئەو گۆڕانکاریە هۆرمۆنیانی کە بە جەستەی ئافرەتایەت بەهۆی سووڕی مانگانە قۆناغەکانی دووگیانی لەگەڵ ئەوەشە کۆتایی سووڕی مانگانەکە لەگەڵ تەمەنە ئەمەش دەست پێ ئەکات ئەمانە کۆمەڵە گۆڕانکاری بەجستی ئافرەتە ئەهێنن بۆیە پێویستە بۆ پاراستنی ئەم گۆڕانکاری هۆرمۆنانە ئافرەتان زۆر گرنگی بە وەرزش و جوڵەی جەستەیان بدەن حتا زۆرێک لە ئەوانی کە قاڵ بوونەتەوە لە بابەتی تەندروستی و گرنگی تەندروستی بۆ ئافرەتان و وەرزش بۆ ئافرەتانە فەرمونون بیمەیەکە بۆ کۆتایی تەمەن چۆن بیمەی تەندروستی هەیە بۆ نەخۆشیەکان بیمەیەکە کە بەڕاستی لە کۆتایی تەمەنە هەستی پێەکەی چەند گرنگە بۆ جەستەی ئینسان لە ڕوانگەی ئەوەیە کە بەڕاستی ئافرەت ئەبێ زیاتر گرنگی بدات بە وەرزشکردن هەموو جۆرەکانی مامۆستا مەهاباد بەبەست ئەوەیە بیمەیەکە بۆ کۆتایی تەمەن یعنی بە لە سەرەتای تەمەن و خەریکی وەرزشکردن بێت و گرنگی پێ بدات نەک لە کۆتاییە کە دکتۆر ڕەوانەی هۆڵەکانی وەرزشی کریان ڕەوانەی مەلەوانگەکانی کرد زۆر تەواوە ئێمە یەکێ لەو گرفتانی کە هەمانە بەڕاستێکی ئەوەیە زۆربەی ئەوانەی کێن بۆ ڕاهێنان ئەوانن کە دکتۆر نادوانن بەداخەوە یعنی کەمن ئەوانە هەوەلو ئەلحەمدوللا ئێستا ئەتوانم بڵێم خەڵک ڕۆشنبیرترە و هۆشیارترە تا ڕادێک لە ساڵانی پێش ساڵ بە ساڵ هۆشیاری زیادەکە بەڵام لەگەڵ ئەوەشتا هێشتا کەمە بەچاو ئەو هەموو پێشکەوتنی تەکنۆلۆژیایی کە ئێستا ئیبینین بەداخەوە ئەوسا ئەمە خەڵک خەمی ئەوەی بوو کە ئالوودە ببێ بە کۆمەڵە بابەتی ئیلاوەکیەوە ئێستا خەڵک ئالوودە بۆ بە مۆبایلەکەی دەستیەوە ئالوودە بۆ بە ئایپادەکەیەوە ئالوودە بۆ بە لاپتۆپ و کۆمپیوتەرەکەیەوە کە ئەمە وای کردووە کەمتر بیر لە وەرزشەکاتەوە بۆیە پێویستە بەڕاستی ئەم ڕۆشنبیریە بڵاو بکرێتەوە لەوەی کە چۆن جەستە پێویستی بە خۆراکە پێویستیشی بە وەرزشە بێگومان مامۆستا مەهاباد تا چەند گرنگە لە نێو هۆڵەکانی وەرزشان نەتوان وەرزش ئەنجام بدەن لە ماڵیشەوە بێ لەبەرەوەی کە خانم زیاتر لە ماڵەوە بە جۆرەکان کۆمەڵە جوڵەی هەبێ ڕۆشتنی هەبێ یاخود بتوانێت ئەگەر پارکێکی نزیک ماڵی خۆیان هەبێ کۆمەڵێک پیاسە و ئەوەی تیا هەبێ وی جوڵەیەکی تێدا هەبێت دەست خۆش کاک دانیار بەڕاستی من یەکێ لە گرفتانی ئێمە هەمانە جوڵەی ئینسان زۆر کەم بۆتەوە بۆیە خۆشبەختانە ئەتوان بڵێ مەسە زۆرێک لە گەڕەکەکان لە شاری سلێمانیە پارک و باخی لێیە ئەگەر بچووکیش بێت ئەتوانرێت ئینسان با بڵین کاتێک تەرخانکە بە تایبەت بەیانیان من زۆر جار تێڕامانەکەم لە ئاەتێکی قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار فەرمێکی والصبح إذا تنفس سەری ئەو تێڕامانە جوانەی قورئان کە خۆی پەروەردگار سوێنە خوا بەچی
بە بەیانی کاتێک هەناسە ئەدات زۆرێک لە وەرزشوانان معنی بڵێن زانانی کە بقابن تۆ لە بواری وەرزشا پێشتر مەلەوانیان بە دایکی وەرزشەکان داناوە بەڵام لە ئێستا ئەڵێن دایکی هەموو وەرزشەکان چۆن بڵێ یاری گۆڕەپان و مەیدانە بڵێن ڕاکردنە وەرزشی بەیانیانە بە تایبەت لە کەشێکی ژینگەیەکی تەندروستی بۆ چۆن بڵێ لە باخێکە بۆ منە ئەگەر ڕامانە بکەین و بۆ ئەم ئاەتی قورئان پیرۆز کە فەرمێ والصبح إذا تنفس سێریکە ئەفەرمێ سوێن بە بەیان کاتێک کە هەناسە ئەدات لە دوای شەوێک مانەوە و ماتی شەو هەناسەی ڕۆژ بەچی بە بڵاوبوونەوەی خۆریت فەرمێ لە بەیانیانە کردداری ڕۆشنە پێکاتن لە ڕۆکانە ڕۆیە ئەمەوە ئەکاچی زۆرترین ئۆکسجین بدات جا تۆ ئەگەر لە بەیانیانە بە وەرزشێکی تەندروستانە لە ژێر درەختەکانە لە باخچەی لە تریژ ماڵتانە بتوانی هەل بقۆزیتەوە هەر نەبێنی ساعت ڕاکردنێکی بە هەڕۆڵە بەسەریعنا بکەیت چەند سوودی بۆ جەستەت هەیە کابێ ئەمریکەکە لەو سوودانە من یەکێ لەو هۆکارانی وای لێ کرد ئێمە زۆر گرنگی بە وەرزش بدەین یعنی وەکو خانمان ئێمە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێ لەو بوارانی کە گرنگی پێیا بوو وەرزش بوو یعنی بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین خانمان چۆن پێویستی بەوە هەیە کابانێکی سەرکەوتوو بێت دایکێکی سەرکەوتوو بێت پێویستی بەوە هەیە کە خانمێکی سەرکەوتوو بێت لە خێزانە و لە بوارەکانی تراکە ئیشەکات لە وەرزشیشا گرنگی بەخۆی بۆ ئەمە مالەوە کردەوە کە لە بەشێک لە بەشەکانی ڕێکخراوی خوشکانە بەشێکمان هەبێت تایبەت بە وەرزشە بۆچی بۆی ئەم ڕۆژبیریە بگەڕێنەوە بۆ خانمان و هەر نەزانن تەنها ئەویان نان حازرکردنە ناڵبەخەوکردنە میوانیکردنە یا بۆن بازارکردنە ئەدی زۆر جار بەداخۆ نەک ئافرەتان حتا پیاوانی ژانی زۆر کەم گرنگی بەوایان کە چەند شتەکان ڕۆتینیەکانی ژیان پێویستە ئەو نەش لاشی خۆ پێویستی بەوە هەیە کە حەقی پێبەی خاتوو مامە تا چەند ئێوە باسی لە ڕێکخراوی خوشکان کرد لە کۆڕ و مەجلیسەکان تا هاوشانی بوانە پەروەردەیەکان و کۆمەڵی وانەی زانستی شەرعی ئەوانە گۆشەیەکیشدا ئەنێن بۆ ڕێنماییکردنی وەرشی هاندانی وەرشی مەش بۆ خۆی ئەپدەیتکردنەوە تازەکردنەوەی ئەوانە بۆی کە بتوانن گرنگی پێ بدەن حتمەن یەکێ لەو بابەتانە کە ئیشمان لەسەر کردووە سیمیناراتە سیمیناراتی تەندروستیانی حتا مەمەسای زانکۆمان بان کردووە لەو بابەتەوە بۆی سوودی وەرزش چییە بۆ ئێمەی خانم لە هەموو جۆرەکانیەوە بەتایبەت با ئاگاداریەوە بین ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ئاماژەی بە یەکسانیەوە بۆ ئەو بابەتانەی کە بەڕاستی حەقە بۆ مرۆڤ مافێتی یەکێ لەوانە جەسەدە حتا بەسەرهەتەمان هەیە عەبدوڵای کوڕی عومەری عاص ڕەزا ڕەحمەتی خوایان لێبێ فەرمێ جارێکیان شەکوا کرا سەبارەت پێی کە ڕاستی هەموو ژیانی تەرخان کردو بۆ عیبادەت وازی لە جەستەی و ژیانی ماڵ و خێزان میوان ئەوە هێناوە کاتێ ئەگەن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بانگێکات و ئامۆژگاریەکە فەرمێ چی فإن جسدك عليك حق فإن عينك عليك حق وإنك عليك عينك حق يعني چار ئاماژات پێ چار ئامۆژگاری پێکا فەرمێ جەستەت مافی هەیە لەسەر ئەوەی تەوەری گرنگی بابەتی ئەمڕۆ ئێمە جەستەی بەڕاستی ئەمیش ئاماژەی پێکا جەستەت حەقی هەیە لەسەر چاود حەقی هەیە لەسەر میوان و میوانداریکردن و ڕێزگرتن لە میوان و حەقی هەیە لەسەرت وەلە هەمان کاشە خێزان و ماڵناشی حەقی هەیە لەسەرت کەوابە مادەم جەستە ئەمە مانگەڕێتەوە بۆ ئەو فەرمودەیە کە فەرمێ جەستەت حەقی هەیە لەسەرت ئێمەش لەو ڕوانگەوە بۆیە بە گرنگمان زانی و ئافرەتانی ئێمە زۆر گرنگی بۆ بن لەبەرچی لەبەر ئێستا وەسایلەکانی ژیان لەگەڵ تەکنۆلۆژیایە پێشکەوتنێکی زۆر هەیە حتا بۆن منە تەنانەت تەلەڤیزیۆنەکەیە بە کۆنتڕۆڵێک تۆ جاری وایە بۆ خوێندنەوەکە ناچی مەکتەبەکە و بگەڕی بۆ کتێب لینکێکەکەی گەڕێیت کۆمەڵەشتی بێت ئەمە پێت کەمترین جوڵە کە ئینسان وای لێ هاتووە نەجوڵێ ئەگەر تۆ وەرزشێکیش نەکەی و کاتە جەستە و ماسۆلکەکانی مرۆڤ چی یانی هەمووی ئەمرێت پێویستی بەوە هەیە حقی پێ بێ بەڕاستی باشە مامۆستا مەهاباد لەوانەیە خانمان بڵێن ئێمە ئیشی ماڵەکەن و هەنێکشان لەوانەیە بڵێ ئیشی دەرە و سعیکردن بە مناڵ و پەروەردەکردنی منداڵ کاتمان کەم ئەمێنێتەوە مەرجە 2-3 ساعت وەرزش بکرێ یاخود ماوەیەکی کەمیش بێ ئەکرێ ڕۆژانە ئەنجام بدرێت بەڵێ ڕاستەکەی ئەگەر
بەشداری تان کرد بێت لە قاعەکانی وەرزشە بۆن منە لە مەلەوانگەکانە زۆرترین کات و کەمترین کات بۆ مەلەوانی لە سعات زیاتر زۆرترین کالۆری تۆ ئۆتستێنی ئەو کاتە جاری وایە زیانت پێگالەوەی کە سوود پێ بدەن بۆ بزانی ئەو ماوەیە کە وەرزشی تیاکەی چەنەیە تۆ بۆ سوودەچی زیان لە حد وەرزشکردیش زیان بەجەستە دەگەینێ ئافرەتانیش دەتوانن هەل بخۆزنەوە ڕاستە ئێمەلێکێ لەو توانێت چە بڵێ پرسیاریش بێ لای بەڕێستان یەکێ لەو گرفت و بربەستانی کەوا کا لە ئافرەتان نەتوانن وەرزشکەن چین یەکێکیان کللتورە کللتور تا ئێستش بەداخەوەیانی ئەمەش تا ئێستش زۆرێک لە خێزانەکان ئامادەنین کچەکانیان خێزانەکانیان کاتێک دکتۆریش پیان ئەڵێت پێویست بە وەرزشێک هەیە بیانێرن تەمەلاوانگەکانیان بیانێرن بقاعەکان بۆی جستیان پێویستی بەهێزی هەیە هێزی تا بستکەنەوانێ بەڕاستیەکەی یەکێتر لەوانە ئەکرێ ئێمە خێزان کۆمەڵگای لایانی مادی یەکێتر لەو گرفتانە کە بەڕاستی گرفتە بۆ ئافرەتان لایانی مادیە بۆ نمونە ناتوانێ مانگی 50,000-60,000 با بە قاعەیەک یا بۆ نمونە 120,000-140,000 با بە ئیشتراکێکی مەلەوانیەک ئەمانە گرفتێکن بە حقت نانێن بەتابەت لە مۆز عەدارایی کە ئێستا خەڵکی ئەمەی تێکەوتووە بۆیە باش وایە ئافرەت ئەمە نەکاتە بەر بەس توانێت لە ماڵەوە سوود ببینێ یەک باشترین وەرزشیش بەڕاستی کە بتوانێ ماوەیەکی بۆ تەرتیب کا لە ماڵەوە حتا دوای بەڕێخستنی مناڵ و ئەو واجباتانی ژیانی ڕۆژانی خۆی ڕۆتنیانی ژیانی خۆی کەیەتی نیسە حدانێ بۆ ئەرۆبیک ئەتوانێت زۆر باش وەرزێکی زۆر ئاسانە نەپێویستی بە جیازە نەپێویستی بەوە هەیە کە بڵێ ئەچمە دەرۆ لە ماڵ کاتم لێ ئەگوژێ بەڵام بەداخەوە زۆربەی کات تەمەڵی ئەەکەین لەواڵی بەخوا بە تەنها وەرزش ناکرێت ئەمڕۆ هەموو ئیشەم کرۆ ڕاکڕاکی دنیام کردو باوەژنێک بەس ئەکرێت بەم شێوەیە ئافرەتان ئیسفادەی لێ هاوشانی وەرزشکردن سیستەمی خۆراکێکی تەندروست تا چەند کاریگەری ئەبێت بۆ خانمێکە بێ لەوانە کێشی دابەزێنیان هەیە حەزەکە کێشی زیاتر ببێت دەستخۆش ئەوەیەکی کەلەوە بابەتانێکەوە ڕاستی زۆر جار بە هەڵە لی تێگەیشتوین یعنی وەرزشێکی زۆر بەڵام دوای سەرەکەی دەستەکە خواردنێکی خۆشی ینی چکە وەرزش عادەتی وایە ینی جەستت شەکەستەکە وانوارێکە ئیشتیهات بکاتەوە بۆیە حەز لە خواردنی خۆش ئەوەیە بۆیە پێویستە بەڕاستی چەنە گرنگی بەوە ئەی بۆن منە کێشە دابەزێن یا کێش ڕاگری نێڵی زۆر تەڵە و بی زۆر زیاد بکەی پێویستی بۆی خواردنێکی تەندروست بخۆی یەکێ لەو خواردنە تەندروستانە بەڕاستی سەوزە و میوەکانە پرۆتینە پێویست تێتی جەستەیە ینی تۆ ناکرێت جەستە زۆر ماندوو بکە کارۆرەی زۆر بستێنی بەڵام پێویستی بە خۆراکێکی تەندروستەیە نەیخۆی لەگەڵیا بۆ زۆر وریان و ژیرانە یەکێ دەور لەو خواردنانی کە بەڕاستی وا ئەکات بەرگریەکی باش بۆ جەستە دروستکە ئاو خواردنەوەی زۆرە لە کاتی وەرزشا لە دوای وەرزشا بەڕاستی زۆر زەڕورە هەم خانمان هەم پیاوان لە کاتی وەرزشا و لە دوای وەرزشا بەڕاستی ئیهتیمان پێ بدون گرنگی پێ بدون باشە مامۆستا ئەو وەرزشانەی کە ئیسفادێکی زۆریان هەیە خۆ بڵین ئەو سوودەی کە پێت ئەگەێنن مەودادرێژن چ وەرزشێک و خانمان ئەنجامی بدەن باشە بەعام زۆربەی وەرزشەکان باشن جگەل لە ئەوەی کە قورسایی بۆ ئافرەتان زۆر ئەو سوودەی نابێ مەگەر یەکێک زۆر لە زۆر ڕاحەت بێ باوەرگاڵتنی قورسایەوانە بەڵام باشترین وەرزشەکان پێشتر ئاماژەم کرد کە بەدایکی هەموو وەرزشەکان ناسرابوو پێشتر نەگەێستا مەلەوانی بۆ لەبەر ئەوەی چڕی ئاو 800 جار زیاترە لە چڕی هەوا بە هەموو جوڵەیەکی ناو ئەو تۆ ئەم چڕیە ماسووتەکانت هێنێ و ئەبا بەبێ ئەوەی تۆ زەختکەی لەسەر ئەندامێکی جەستت بتەنها هەموو جەستت ئەم چڕی ئاوای هێنەوەی بە زۆر لە نەخاشانەی کە دکتۆرەکان ڕەوانیانەکەن بۆ وەرزش پیانەوترێ بۆ ناو ئاو بڕۆن ینی بۆمە فەقەراتی هەیە ئینزیلاقی هەیە سەوەفانی هەیە ئەڵێ لە ناو ئاو بڕۆ بۆ ئەم چڕی ئاوەیە بەبێ ئەوەی هیچ زیانێک بەجەستە بگەێنێ هەفتەی چەند جار گرنگە ئەم بکرێت مەلەوانی وەرز لە ناو ئاودا جۆری ئەگەر بۆ نەخۆشی بێت نائبێ بتوانێت هەر نەبێت 3 ڕۆژ بەلانی کەمەوە لە ئەوە چۆ بکات ئێمە عادەتەن ئەگەر کاتێک کەسێک پێویستی بێمە بە ڕێنمایی ویستی بێت زۆر جار خۆشمان گەڕاوینەوە بۆی بە دکتۆرەکان بڵێن لەبەر چی لەبەر ئەوەی هەندێ نەخۆشەیە ئەڵێ ئەمەیە بێن فێری مەلا ببن بەڵام لە کاتێکا تۆ فقەراتە هەیە لە کاتێکا تۆ کێشەی تەندروستیت هەیە ئەبێ بزانی کێشەی دڵتەیە ڕاستە
زۆر جار ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە دکتۆرەکانیان نێرنە فەرمونون ڕاهێنان بکەن لە ناو ئاوا تۆ بزانی بۆچی ڕاهێنانێک باشی جاریوە بەس ڕۆشتن لەناو ئاوا بۆ تۆ سوودی هەیە ناکرێت هەنێ جوڵەی نائاسایی لەناو ئاوا بکرێت یا ڕاهێنان بکرێت یەکێتر لەوانە بەڕاستی کە زۆربەی دکتۆرەکان پێیان ئەڵێن بۆی سوودی لێ ببینن ئەو لایەنە سلبی کە تووشیان بۆ لایەنە ناتەندروستی تووشیان بۆ بڕەوێتەوە مەلەوانی هۆکارە بۆ چارەسەری لەوانە نەخۆشە دەرونیەکان کە بەڕاستی زۆر مەلەوانی وەرزشەکان بەعام ڕەوێنەوە و هۆڕمۆنی بەختەوەری ئەڕژێنێ ڕێوێنەوەی خەموو خەفەتەکانە حتا زۆر جار بووە لەو خانمانی کە کاتی یاریکردن و لە کاتی ئەوانە ئەڵێن خەی تۆزە خەممان لە کۆڵ بۆ ینی ها چکان متعەیەک و خۆشیێکیان پێدا یەکێتر لەوانە بە ڕاستی ئەوانی نەخۆشی دڵیان هەیە ینی وەرزش زۆر بایان باشە بە تایبەت مەلەوانی چکە یارمەتی ئەیات ئەوانی چۆری زیان بەخشیان هەیە بۆ نە چۆری جگەر چۆری دڵ ینی پیانەوەترێ بڕۆن مەلە بکەن ئەگەر نتوانی مەلەکە ڕێڕۆشتنی بەیانیان بە خۆشحاڵیەکان بڵم ئێستا زۆرێک لە گروپی پیادەڕەوی هەیە تا تایبەت بە خانمان تایبەت بە پیاوان بە گەنجان حتا زۆر جار خێزانەکان ئەو ڕۆشن بیانن زۆر خێزانەزانم دوای نوێژی بەیانیان ناخەونەوە ڕۆشنیان هەیە هەرتا بە دەوری شارە بە دەوری ئەو گەڕەکەی خۆیانە ئەڵە بۆ لەبەرەوەی کە ئێستا فرسەتە هەم بۆی کاتی دەوام نییە بۆ کاتی ئیلتیزاماتی تر نییە بۆ یەکەن ڕۆشتنی پیادەڕەوی ئەەکەن بۆیە ئەمانە با ئەکاکەوە ڕاستی وزەیەکی زۆر باشی پێ بدات بە سوودی وەرزش لەوەیە کە بەڕاستی جستەیەکی تەندروست و بەهێزی بۆ دروستە لەسەر وەرشی مەلەوانی تۆزی کە بۆستین کاریگەریە بێت بوون ئەو خانمی کە وەرشی مەلەوانیە کاتر چەندێکە بێ کاریگەری ئەبێت لەسەر چست و چالاکی خۆی لەسەر خەوێکی تەندروستی خۆی ینی سوودی ئەبێت بۆ خۆی بەحقەت زۆرێک هەبووە کەم خەویان هەبووە پیانتون بڕۆ وەرزشکە بڕۆ مەلەوانی بکە بۆ لەبەرەوەی کە ها لە دوای ئەو مەلەکردێکی زۆر وەرزشێکی زۆر لە ناو ئاوەکە جاکایتە دەرەنجا هەستەکەی خەوتیە هەستەکەی کەلوانی کەوتم برسیتە ئاگادار بی بزانین چی خوارێک تەنزەکەی چی خەوێگەکەی خەوێکی ئارام من ئاماژەم بەو ئاەتە پیرۆزایەکە خوای پەروەردگارە فەرمێ وصبحی إذا تنفس بەیانیان باشترین کاتە بۆ وەرزشەکان حتا زۆر جار وهەیە لەبەر بێمەجالی کات وەرزش خراوەتە شەوانەوە من لە ماوەی پێشوات گوێم لە دکتۆرێک بوو باسی لەوەی ئەکرد کە چیوە ئەکات کە ئینسان نەتوانێت خەوێکی ئارامی بۆ ببێ چێژ لە خەو ببینێ خەو سوودی هەبێ بۆ جستەی وەرزشی شەوان من ئەعنیەک تازە بۆ دەژینەوە لەکەی گوێم لێ بوو عنی بەڕاستی یەکەم جارم بوو کە زۆر جار وایە ئێمە لەبەر بێکاتی شەومان هەڵبژاردووە بۆ وەرزشکردن بەڵام کە ئینسان هەر ناچار بێ ئەوە باشترە لەوەی کە هەر بڵێ هەر وەرزش داکەم بۆیەشەوە بەتایبەت دەوانێت کە ئیلتیزاماتی ڕۆژانەیان زۆرە بەڵێ بەتایبەت بۆ ڕێکبوونەوەی خەو زۆر کەسیش بە تەجروبە ئیسفادەیان لێ کردووە وەکوتم خەمۆکی یەکێک لەوەی کە بە دەرەجەی یەک ئیسفادەی لێ کردووە وەرزشە مەلەوانی بەتایبەت ڕێکبوونەوەی خەو باشترە لەوەی تۆ عیلاج و حەپی خەو و کۆمەڵێ بابەت بەکاربێنی حتا وەرزشەوە بە دەرەجەی یەک بە هەموو شێوەکانی بەتایبەت پیادەڕەوێتی تەندروست قورسیش نییە ینی کێژەڵگرتنەوەوانە بەتایبەت ئەگەر و کەسانی کێشەی مادیان هەیە بەڕاستی ڕۆشنی پیادەڕەوی باشترین وەرزش ئەکرێ لەگەڵ هاوسەرەکەیە بەیانیان زۆر لەگەڵ هاوسەرەکە لەگەڵ مناڵەکانیان بەتایبەت لەو باخچەوە من بەداخەوە ئێمە کەم تەرخەمێکی زۆر هەیە لە باخچە و شوێنە شتێکانی ئێمەیە ئێمە من لە وڵاتانی دراوسێشمانە بۆ سەفەر کاگە ڕۆشتبندی قەتان نابێ لە هەموو پارکەکانە لە هەموو بەیانیان زوو یعنی جیهازیان داناوە جهازی وەرزشیان دانا ئامێریان داناوە بۆ وەرزشکردن کە بەڕاستی ئەمە یعنی گەورەترین سوودەگەیەنێ بۆ ئەو خێزانانێکە کەم دەرامەتن وا ئەکات کە بەڕاستی تۆ پێ خەمون نەبێ کۆمەڵێ ئالەتی لێیە شتی زۆر سەرەتایین بەڵام زۆر سوودی بۆ تۆ هەیە بەس بەداخەوە ئێمە زۆر کەم تەرخەمن هەنێ پارکیش لێرە هەیە بەسەر خەڵک ناچێ وەرزش بکە بابەتی وەرزشی لێ جیازی لێ نییە ئامێری وەرزشی لێ نییە بەس بۆ نمونە لەو پارکانیانی من بەڕاستی هەندێک وڵاتی داوسێ ڕۆشتوم
کە زۆر ئێتیمامیان بۆ بوارەیەوە کامدانیار یعنی ئەمە وا ئەکات تۆ خەم لەوە نێت بچیتە قاع پارە بێ خەم لەوە نێ بچی هەڵێکی مەلانگەیەک بڵی پارێکی زۆرەی کە لە ڕووی مادە زۆر گرنگە بکرێ بە کولتور ئەم وەرزش و ینی گرنگی پێ بدرێت من ئەڵێم هەز بکرێت کە کەسێک وەرزشەوانی یاخۆ زۆر کێشی گەورەیە بەعیبی خۆی سێریکە بەڕاستی بۆ خۆی لە بۆی کە هان بدرێ بۆی کە وەرزش بکە بەتەکید مناڵم الحەمدولله ئێستا خەڵک ڕۆشن بیرترا من ئەڵێم لا تەسەجدە لا هزار لە خێزانەکانم و من خاتونە ناسم دکتۆر بۆی نووسیوە بەڵام خێزان ڕووی نایە بڕوا وەرزش بکات حتا ڕێی نایە بڕوا بۆ لەگەڵ کۆمەڵە خانمیشە کە کۆمەڵی بابەتی پیادەڕێی و هەنێ ڕۆشتن و وەرزش هەیە بیکات ئەمەشتر پێویستە بڕەوێتەوە لەگەڵ ئەموو ئەمانەیە پێویستە ئەو شوێنی کە ئەچیت بێخەمبی لێی بێخەمبی لێ لە ڕووی پارێزبەندی خۆتەوە مەف پارێزراو بێ وەلو ئەلحەمدوللا لەم ڕوانگانشۆ بەعەمی و هۆڵە هۆرچەکان و مەلاوانگەکان پارێزبەندی تیا هەیە بۆی بتوانی تا بە پارێزگرابی تیا ئەو یاریانە بکەیت بەڕاستێکی باشە بە گەدەی خاڵی و وەرزش بکەین باشترە بە تایبەت بوو مەلەوانی یان بە گەدەیەکی تێرەوە نە زۆر تێر نە زۆر خاڵیش باش نییە چکا بەدایبەت تۆ جستت هەموو هیلاکە تۆکرێ ماعیدەش لە خەریکی حەزم بێت زیانی تەندروستی پێگەنێ بەس ئەکرێ شتێکی کەم بخورێ بۆ ئەویان چۆن بڵێ وەکۆی کە وزەت پێویستە تۆ بۆ سەرفکردن کالۆری ئەسووتێنی باش وایە کە شتێک هەر بخواردێ بەس نەک زۆر بێت چکە دوو وەرزش پێکەوە زۆر خەتەرانی مائیدەی ئینسان پێویستی بە هەزمکردنەوە ئەوە هەیە تۆش بۆ هیلاکی ئەەکەونیتر نازیانت پێگەێنێ باشتر وایە زۆر خۆریە نەکەیت لە کاتی سەبارەت بە ئاو خواردنەوە بێت چۆن چۆنی بێت ینی تا چەند گرنگی پێ بدرێت لە کاتی وەرزش بێت دوای وەرزش بێت بەسەری نەخورێتەوە یەکێ لەو زانیاریانی کەەوە ڕاستی پێویستە وەرشتان بزانێ ئەو خواردن بە سەریعی زۆر زیانی هەیە حتى أو فرماجتي بيغمن إخوة عليه الصلاة والسلام كفرمي بس يخدم أو بخونه بس يخدم ما يعني أما جيبوي كاتو أو كاتوادنا كاتك زيانة كي زور بمعيدة وبجسد بقات لبيني ورشكانا أو خوارنا ولا كاتي روشنا كانا حتى أجر سير يا ورشكانا كده ورشوانا كان هني كان هي متاري كان هي باولين دبي كان هي بو أو خوارنا للشوي هەر زۆر چۆڕاوگەیەکە ینی ئاو خۆنانە بۆچی لەبەرەوەی بە پرتاو ئەو نەخورێتەوە زیانە پێ بگەێنێت ئەمە وسەماوات خانمانی دووگیان تا چەند گرنگە ئەوانیش بەجۆ لە جۆرەکان هەنێ وەرزشی تایبەتەیە گرنگی پێ بدەن بەڵێ چۆن بۆ هەموو کەسێک زەڕورە وەرزش بۆ خانمانی دووگیانیش زەڕورەتی تایبەتی هەیە بە تایبەت کە ئەکەونە ئەخێری ماوەی دووگیانەکەیانەوە کۆمەڵی وەرزشی ناو ئاو هەیە بە تایبەت ئەمە وا ئەکات کە ئاسانکاری بێ بۆ کۆتایی بڵین لەدایکبوونی مناڵەکەی لە خێری کۆتایی مانکانیا کە بە خۆشبەختانە ڕێنمایی لە لای ئەو کەسانی کە ڕاهێنەرن وەرئەگرێت چی وەرزشێک باشە بتوانێت ئەم خانمە بیکات لە کۆتاییەکەیە بەڵام لە سەرەتایە ئەگەر کەسێک خانمێک کێشەی نەبێت کێشەی ئەو تەندروستی نەبێت دکتۆر پێی بڵێ ئاساییە تۆمەلە بکەیت چکە هەندێک کەسەیە بۆنمە لە بەردەوامی بە الحەمدوللا خۆی هەر وهێنایەتی کەسێکی وەرزشەوانە هیچ وەرزشێکی زیانی پێ ناگەیەنێت بەڵام ئەگەر بزانێت هەروە وەرزشەوان نەبوو دەردەوام نەبووە لەسەر ئەم وەرزشە لەوە چێ لە سەرەتای حملە لە سەرەتای دووجانیا زیانی پێ بگەێنێ بۆیە لە کۆتایی کاتە باشترین کاتە بۆ ئەوی بتوانێت کۆمەڵی وەرزشی تایبەت بکا بوو ئەوەی بتوانێت بە ئاسانی لەدایکبوونی بۆ دروست بێ بۆ کۆرپەکەی باشە مامۆستا مەهاباد هەنێک کەس هەیە بە پێی وەرزشەکە زستانی لێت و پاییزی لێ وەرزش ناکات دەڵێ وەرزشکردن زستان خۆ داینەوە بۆ خەو و ئیسراحەت و وەرزشکردن ناکەم ئایا ئەمە کاریگەری خراپی ئەبێ لەوەی کە تو ماوەیەک وەرزش بێت و دواتر وازی لە بێنی دابڕانی وەرزشی وا ئەکات جۆرێک لە گۆڕانکاری هۆرمۆنەکانیش دروست بکاتەوە جارێکی تر ینی وەنمە تۆ مدەیەک تۆ وەرزش بۆ یەکەی کێشی لە شەڕاگری ڕاستە سوودی تەندروستی پێ بگات یا بۆ منەوەکەی کە داوەزیت لە کێشە بەڵام ئەگەر تۆ ماوەیەک ڕایگری سەرەکەی کێش هەمان شت بەرزەبێتەوە یا بۆ منە جستت ماندووە بێت لە کاتێکا دەست پێکەیتەوە ئەنە حتا ئەوانی کە مەلەوانیە کە نەگەر مدەیەک ڕدا ئەبڕێن سێرەکەڵی وڵای لیاقەمان نەماوە بۆ لەبەرەوەی ماوەیەک دابڕاوی تۆ لەم وەرزشەکە زەڕور بووە کە بەردەوامی لەسەری بەردەوامی باشترە لەوەی کە تۆ ماوە ئەنجام بدی بۆیە زۆر گرنگە
بەردەوامبوون لە وەرزشکردنە. لە کوتاییدا ئامۆژگاری چی بووانی کە ئەسل گوێبیستی بەرنامەکەمان بوون و یانێ دەست پێ بکەن وردە ینی هەندانێکی تێ دروست بووە. کاکدانیان بەڕاستی من ئامۆژگاریم بۆ خۆشم بۆ خاتونانیش بە تایبەت کە ئێمە خاتونین کە کەمتر لەبەر سەرقاڵی ماڵ و ناڵەوانە گوێ بە هەندێک بابەت نادا هەر لە ئێستاوە ناوی خوای لێ بێنن دەست پێ بکەن چکە ئێمە پەیامی خی پەروەردگار ئاینی پیرۆزی سام زۆر گرنگی جوانیەوە بە وەرزش کە بەڕاستی پێشتر ئاماژەم پێ نەکرد گەرمە و داما بێدە و تۆزەش باس بکەم یەکێ لە وەرزشە گرنگانەی کە لایەنی ڕۆحی و جەسەدی ئینسان و ئارامی پێبەخشێ نوێژە. حتى پیغمبر خوا علیه الصلاة والسلام فرمی صلوا كما رأيتموني فأصلي فرمی نوێژ بکەن وەگەی من نوێژم کردووە ئەو نوێژکردنەی کە بەڕاستی جستە دەڕێکا ڕکوعێکی باش سجودێکی باش سەلامدانەوەکی باش دانیشتنێکی باش حتا ئەو نوێژە سونەتانێک کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاماژەی پێکراوە یعنی هەمووی کۆمەڵە وەرزشی زۆر تایبەتن کە بەڕاستی زۆر گرنگتر لەوەی کە ئەمە بینی دەکەینەوە چۆن جستە پێویستی بە خۆراکە پێویستیشی بە وەرزشە مێدەوارم هەموو خانمان گرنگی زیاتری پێ بدەن و ئێمە هاندەری زیاتر بین بۆیان کار ئاسانی بکەن بەتابێت خێزانەکان کار ئاسانی بکەن بۆی بتوانن ئەوەی پارە لە عیلاجە سەرفەکەن عیلاج و دکتۆرا سەرفەکەن ئەونا لە تەندروستی خۆیانە سەرفیکەن بەڕاستی پێویستیان بۆ عیلاجانن ئەو دەرمانانە بکە زیانی تەندروستیان هەیە بۆ جگەر و گورچیلە و هەموو بەدەنیان پایگەوری هەمولایەتمان سەلامتکە وەرسەر دەست خۆش بە مامۆستا مەهاباد ئینشاڵڵا بینەران سوودیان لە زانیاریەکانت بینەوە سپاس بۆ مەهاباد عەبدوو لە ڕاهێنەری وەرزشی سپاس.